پێمنێرمان ئازاد ئۆمەراوایی. ئازاد سڵاوت لێبێ. پێم وایە حاڵەتە چەند جارێکە لە ئیداری سۆران دووبارە دەبێتەوە. پێم بڵێ بۆ ئەم ڕووداوانە دووبارە دەبنەوە و هەڵوێستی کۆمیسیۆن چی ئایا سکاڵا تۆمار کراوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە لە ماوەی هەفتەیەکدامە دووەمین پێشێلکاری یاساکانی کۆمیسیۆنە کە پارتی دەسەڵات لە ئیداری سۆران ئەنجامیەداتن. دیارە لە 27 مانگ دەوامی دوانیوەڕۆی قوتابخانە و زانکۆکان لە سۆران داخرا بەهۆی بانگەشەی حیزبی پارتی دموکراتی کوردستان لە ناوچەکە و ئەمڕۆژ دەوامی سەر لە بەیانیان تاقی بەیانیان قوتابیان تەنها دووانیان خوێندووە و دواتر مامۆستایان قوتابیانیان ناردۆتەوە ماڵەوە چوونە بەشداریان لە کۆبوونەوەی حیزبی کردووە. لە سۆرانەمە لە کاتێکدا بەپێی یاساکانی کۆمیسیۆن قەدەغەیە ناوەندەکانی خوێندن دەستگاکانی میری بەکاربهێنرێن بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەکرێ لە دوای دەوامەوە مامۆستایان بۆ کۆبوونەوەی حیزبیان بچێن، بەڵام لە کاتی دەوامدا ئەوان مامۆستایانیان بردووە و پەچی دەوامیان خستووە کە ئەمەش کاریگەری نەرێنیە بێتن لەسەر قوتابیان کە وانەکانی قوتابیان بۆ بانگەشەی حیزبی ئەفەوتێنرێت. لە 27 مانگ کاتێک کە قوتابیان بردراون، قوتابیانی پۆلی 12 بردرابوون بۆ بانگەشەی حیزبی، ئەمە چەند کێشەیەکی لێکەوتبووەوە. دایک و باوکی چەند قوتابیەک پەیوەندیان بە ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیامەوە کرد، ئاماژەیان بەوەدا کە بێپرسی ئەوانیش لە 27 مانگ قوتابیانی پۆلی 12 لە کاتێکدا کە نەگەیشتوونەتە ئەو ئاستەی کە دەنجیش بدەن بە شێچیان مافی دەنگدانیشیان نییە، بەڵام بۆ قەرەباڵغیکردنی بانگەشەی حیزبی بردابوون. دوای ئەوەی کە قوتابیەکان دێنەوە پرسیان بە کەسوکاری قوتابیان نەکردبوو، داک و باوچیان مامۆستایان کێشە لە نێوان کەسوکاری قوتابیان و مامۆستایانیش دروست ئەبێتن، دەمەقاڵێ دروستە بێ لەسەر ئەوە کە بێپرسی ئەوان بردبوونیان بۆ بانگەشەی حیزبی. ئەمڕۆژ جارێکی تر ئەم دیاردەیە دووبارە بۆ کە ناوەندەکانی خوێندن بەڕووی قوتابیان داخران کە پێویستە ڕێکاری یاسایی دژ ئەم بابەتانە بجێرێتە بەر بۆ ئەوەی یاساکانی کۆمیسیۆن پێشێل نەکرێن بانگەشەی هەڵبژاردن وەکو خۆی بەڕێوە بچێت. لە کاتێکدا بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان زۆرجار ئاماژە بەوەدەن کە نابێ ناوەندەکانی خوێندن و دام دەستگاکانی میری بۆ کاروباری حیزبی بەکاربهێنن، بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان ئەو یاسایانە پێشێلەکەن کە خۆیان دەستیان لە دانانی هەبووە و هیچ حسابێک و ڕۆڵێک بۆ یاساکانیان نەهێشتەوە لە هەرێمی کوردستان. ئەوەی خۆیان بیانەوێت و حیزب بیەوێتن ئەوە جێبەجێکەن کە ئەمەش کاریگەری خراپی بەسەر خوێندنەوە هەیە. باشە ئازاد، تۆ پەیوەندیت بە کۆمیسیۆنەوە نەکرد بزانی ئەوان هەڵوێستیان چیە لەسەر دووبارە بوونەوەی ئەم حاڵەتانە لە ئیداری سۆرانیا، بزانی کەس سکاڵای تۆمار نەکردووە؟ ئەوەی زانیاریمان هەبێت تاوەکو ئێستا هیچ لایەنێک لەسەر ئەو بابەتە سکاڵایان تۆمار نەکردووە، بەڵام لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم هەواڵە بڵاو کراوەتەوە کە پێویستە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانش بە دوواداچوون بۆ ئەو بابەتە میدیایانە بکە کاتێک کە هەواڵێک لەسەر ئەم بابەتانە بڵاوەکاتەوە بۆ ئەوەی ڕێکاری یاسایی خۆیان بگرنەبەر بۆەوەی هیچ هێز و لایەنێک لە هەرێمی کوردستان لەسەر و یاسایەوە نەبێت و یاساکان وەکو خۆی جێبەجێ بکرێن. هەڵبژاردن پرۆسەیەکی دێموکراسیە کە پێویستە دێموکراسیانە بەڕێوە بچێن نەوەک پێشێلی یاساکانی هەڵبژاردن بکرێت لەلایەن بەشێک لە حزب دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان. زۆر باش. پەیامنێرمان ئازاد ئۆمەراوایی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئیداری سۆرانەوە زانیاریەکانت بگواستینەوە. سوپاس ئازاد بۆ زانیاریەکانت. لە دهۆکەڵ